هەموو حیزبەکان وەکو برایان لەگەر یەک پێکەوە دانیشن چارەکی بۆ ئەو میلەتێ ببیننەوە باسە با تووشی شیری نەبین شەڕی براکوژی لۆمە دەست نادا ئەمن لە بنداریەوە لە زەمانی مەلیکیەوە ئەوە عالەم هەوڵ دەدا لە بۆ کوردایەتی و ئەولا بە هەزارەها شەهیددا بە هەزارەها بریندار و ماڵوێرانی ڕوویدا پێمان خۆش نییە شەڕی براکوژی لە هیچ کاتێکی لە بۆ کورد دەست نادا کوورە ئەمە دەمانەوێت هەچەند کوردستانەکان بکەینەوە یەک هەموو ببینە کوردستانی کوبڕا بەڵام چ بکەین ئەی زلهێزەکانیش یارمەتیمان نەدەن وەرە پێویستە هەموو شتێکمان لە بۆ بکەن هەر حیزبەکان جارێ لە پێش هەموو شتێکی حیزبەکان ئەساسن ئەساس لە کوردستان چونکە هەموو برا و کەس و کاری منە ئەوان کودیانەوێ ئەمە تووشی نەهامەتی بین ماڵوێرانی بین هیوادارم ئەو قسانە بگاتە حیزبەکان دۆی کابن بە تەمەنتری کەسم تکایان لێ دەکەم کەوا یەک بگرن هاتووسوی یەکتر بکەن پێک وەرن حەلەکی لە ئەو مشکلەی کورد ببیننەوە بە قوربان چاوەکە